سڵاوتان لێبێ لەگەڵتانم لە بەرنامەی چاوی ستاندارد پرسی ئەم جارەمان قسەکردنە لەسەر بارودۆخی شاری کەرکووک ئاخۆ بارودۆخی ئارامە هەروەها جڵەوی دەسەڵات لەو شارەدا چۆن دەبێ ئاخۆ هێزەکانی پێشمەرگە دەگەڕێنەوە ئەو شارە بۆ مەبەستەش میوانداری زۆر بەڕێز وەستا ڕەسوڵمان کردووە ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سڵاوت لێبێ بەڕێز وەستا ڕەسوڵ سڵاو لە جەنابتان پێم خۆش سەرەتا بۆ دەست پێ بکەم ئاخۆ بارودۆخی شاری کەرکووک ئێستا چۆنە لە ڕووی سەربازیەوە بە حکمیوی جەنابتان پێشتر فەرماندەی میحوەری کەرکووک بوونە لە کاتی شەڕی داعشدا و ئێستاش پێما بێ زانیاریتان هەیە چونکە خەڵکی ئەو ناوچانە ئێستا مەترسیان هەیە ئاخۆ مەترسی داعشماوە بۆ ناوچانە ئاخۆ هێزی پێشمەرگە لە داهاتووە دەگەڕێتەوە ناوچانە زۆر سپاس زۆر بەخێر بێن خۆشحاڵ بووم بە بەرنامەکەتان بێگومان وەزئی ئێستای سەربازی کەرکووک و وەسەڵی عێراق بەگشتی خراپە بەگشتینێک لە شوێنێکەوە بابڵێن لە دیالەوە هەتا دەگاتەوە مووسڵاتە ئەو وەسەتەی عێراق بزەبت وەکو پێش هاتنی داعشی لە هاتووە وەکو 2009 و 2010 و 2011 لە هاتۆتەوە ئەوەی کە پێی دەوترێ مۆنتیقەی مسەلەس لە عێراقا مسەلەسی سونی ئێستا وەکو جاران قاعید و سەرکردایەتی لایەنە تونڕەوەکان و گروپەکانی داعش ساڵێم گروپەکانی داعش چونکە داعش بوونەتە چەند گروپێک لە مەنتیقێکا هەن بزات بۆ کەرکووک خۆتان نەزانن چەندین گەڕەکی تعریبی تێدایە گەڕەکی سونە مەزهەبی تێدایە لەناو ئەم گەڕەکانەیە شانەی نووسوو هەیە شانە نووسۆکان بە ئاشکرا هەن ئەوە نییە ئەوەی دەکەنەوە لە منطقەی حەویجە بە ئاشکرا دەسوڕێنەوە هێزەکانیان لەوە دەرچووە مەفارزێک بە اختفا بێت شەو دەرچێ و بەیانی زوو خۆی بشارێتەوە نەخێری سات تەندین دێ ئازادیان بەدەستەوە بەداخەوە سوپای عێراق نەیتوانی وەکو پێویست کاتی خۆشی هەڵەیان کرد لە کۆنتترۆلکردنی منطقی حەویجە بەڵام ئەمێ ئەوشتان بۆ ڕاستکەمەوە با خەڵکوە تێنەگە ئەمە مەترسێکی گەورەیە بۆ سەر گەڕەکە کوردیەکان بۆ سەر گەڕە کوردیەکان هیچ مەترسێک نییە بۆ مەترسی نییە هەر ڕووداوێک نەخوازرا و ڕوو بدا هێزی پێشمەرگەی کوردستان لە سعاتی یەکەمە دەگاتە سەرحەدەسەکە بۆ لەبەرەوەی ئێمە 10 کیلۆمەتر لە سەنتەری شاری کەرکووک دوورین بۆیە ئەمەش دەڵێم چونکە هێزەکانی ئێمە ئێستا هەم جێگیرن لە سەر سەدی یاروەلی هەم جێگیرن لە منتیقەی جەبەلبۆر بۆیە دەتوانم بڵێم ئێمە دەتوانین هەموو کاتێ حیمایە لە دەستی داعش هێزی گەورەتر ناڵێم لە دەستی داعش حیمایی خەڵکی خۆمان بکەین لەو شارە دەست خۆش بیانی ئێستا دەتوان هاوڵاتیانی ئەو ناوچانە دڵنیاکەینەوە کە مەترسی لەسەر نییە بە تایبەت گەڕەکە کوردیەکان و کەرکووک بە شێوەیەکی گشتی لە سەروبەندی گەڕانەوەی پێشمەرگەدا جەنابتان زانیاریتان هەیە ئاخۆ پێشمەرگە لە داهاتوویەکی نزیکدا دەگەڕێتەوە شاری کەرکووک یاخودنا هەروەها پێم خۆشە لە بابەندی ئەوەیە باسیەوە بکەین کە زۆر جا لێرە و لەوێ دۆست و نەیار دەیانێت ناوی پیرۆزی پێشمەرگە بشێوێنن گوایە لە کاتی ئازادکردنی گوندەکانی خواری کەرکووکەوە دەستیان بۆ ماڵ و مڵکی گشتی بردووە بەڕێستان چی دەڵێن لەو بارەیەوە ئێمە زەرف و زەمن زۆر گرینگە لە ڕووی سیاسی و ئەسکەریەوە بێکەوە تێکەڵە بێ بۆ مەسەلەی گەڕانەوەی پێشمەرگە بێگومان ئێستا هەوڵەکان لە گۆڕەیە لجانی تەنسیق و ئەوانەدا ئەندرێ لەو بینەیە و هێزی پێشمەرگی کوردستان لە منطقەی کەرکووکە بەشداری ئەمەلیاتی نەخوازرا و بکە کە ڕووبکاتە منتیقەکە بە هاوکاری لەگەڵ جێشی عێراقا بەڵام ڕەنگە ڕووداوەکان ئەوەندە سەریع بێ شتی تریش تا بێتە پێشەوە من ناکرێت لێرە هەموو شتێک ئینسانەوە بکە لەسەر مەسەلەی ئەوانەی کە ناوی پیرۆزی پێشمەرگە دێنن و دەیانەوێت لەکەداری بکەن ئەوە بەڕاستی زەرەری خۆیانە شەکری تاڵە لە دەرمیانە چونکە بۆچی هێزی پێشمەرگەی کوردستان لە خوارووی کەرکووک یا لە مەحوەرەکانی تری دووبز یا لە مەحوەری داقووق یا لە مەحوەری دووس گیانی خۆیان کڕۆتە بەرگری بۆ ئەوی خەڵکی کەرکووک ئەوە نەبێ بەڵام کاتێک کە دەیەکی عەرەب دەڕوخێ لە منتیقەی داقووق ئەگەر چی من بەرپرس نەبوومە لەو مەحوەرە هیچ وردکاریەکەم لەلانیە لەو بارەوە هیچ شی لێ نازانم بەڵام ئەگەر ڕووداوێکی واژ ڕوو بدا هەر کەسێ لەسەر شاشەی تەلەڤیزۆن بە تایبەتی کورد نابێنان و پیازی پێوە بخۆ بۆ مەرامی تایبەتی خۆی چونکە ئەو هێزی پێشمەرگەی کوردستانە پێک نەهاتووە لە هێزی حیزبێک پێک هاتووە لە هێزی پێشمەرگەی کوردستان و تا هەموو حیزبەکان بەشدار بوون لە زاخۆوە لە شنگارەوە تا دەگاتە خانەقین ئەم دیاریدەیە هەبووە ئەم دیاریدەیە هەبووە دێژ ڕوو خوێندراوە مەسەرەن دەیەکان بە ئەنقەز نەڕوو خوێندراوە بۆ ئاگاداری هەموو لایەک دەیە کە تیارەی تەحالوف لێی داوە و داعش خۆی بەشێکی تەقاندۆتەوە ئەوانەی کە ماڵی با بڵێن هین بوونە ماڵی پیاوەکانی حکوومەت بوونە حکوومەتی عێراقی کۆن بوونە ئەسکەر بوون یا شوڕتە بوونە و کە توینەتە ناو چۆر جاروە بچوونەتە دەیەک خانۆکە تەڵغیم کراوە
نەمانتوانیەوە بکەین بەڵام هێزی پێشمەرگەی کوردستان بە بەرنامە تەحەدا ئەەکەم لە خانەقینەوە هەتا دەگاتە شنگال بە بەرنامە دەستی بردبێ بۆ تاڵانی هیچ شوێنێک بەڵام هێچێک لێرە و لەوێ زۆر دارەجێزەکەمان شتیکەشی پێوە نووساوە کاکە هێزەکەی ئێمە جارەوە بووە هەر ئەوەی دەڵێ هەر لە کورداڵێ هەر سمێڵی سۆر بێ هەمزاغانیە هەر جلێ کوردی لەبەر بێ پێشمەرگەنیە خەڵکی غێرە پێشمەرگە هاتووە لە کاتی جارەوە بۆ ئێمە لە شەڕە لە پێشی پێشەوە بیناگاشمان لێ نەبوو لە دوای ئەوە خەڵکی تراتەوە شتی کردووە بەڵام تەحدیدەن ئەوەی کە بازە داقوقەکرێ لە فڵان شوێنەکرێ لە فڵان شوێنەکرێەوە کراوە بەڕاستی من مەحورەکەم هەتا تازە خوڕمات و درێژە بێتەوە ئاگام لەو سنووری خوارۆنیە لە وردکاری و من ئەڵێم مادام شەڕ لە گۆڕەیە دڵنیا بە هیچ لە شەڕ تونتر نییە شەڕ واتە توندوتیژی کە گەویشتە شەڕ ئەی بۆ ئەوەش ناڵێن چێ ئەڵێ لە ئەو فتری کە داعش لەو دەیە بۆ ئەو دەیەی تاڵان نەکردو شتەکانی نەبردو خۆ ئێمە ئەوش نازانین ینی ناتوانین بۆش بڵێن وایە یاخود باسێکی تر هەبووە لەسەر لێرە و لەوێ جۆم لەبێ باسی ئەوەکان حەفارەی مەکتەب خالید بردرابێ نە هەر حەفارێک نییە حەفارێک و گەڵابێکە بەڵام هیچیان لە لای ئێمە نەبردراوە هیچیان ئێمە ئاگامان لێ نیە ئەوەی کە من ئەوەندەی لە ئیدارەی خۆمان و لە هاین لەو سەردەمەیە بیستومە حرفێک بە ناوی ئێمەوە بە ناوی مەحورەوە نەنووسراوە بۆ غازە شمال داوای شتیان لێ بکەین خۆیان وازانمێکێکیان برادێک بردوێتی بۆ سەنگەرەکان سەنگەری پێ بکە پرسی ئەمەی نەکردووە یەکێکیانش گەڵابەیەک بۆ لەم قەڕەکەی کاک شێخ جەفەر بەجێ ماوە کاتی خۆی کە هێزی ئەو کاکشکور و ئەوان هاتوونە بچوونە لژنەیەک بوونە بۆ سەنگەرسازی بیناویانە دوای کە هێزەکەی عێراق هاتووە هەم حەفارێکە و هەم گەڵابەکەش کەوتۆتە دەستجێشی عێراق ڕەنگەوەشتی کەشی پێشمەرگە کەوتو بێ خۆخینەکانەوە نیە مقاولێکە ناسم کە لەو سنگەرانە ئیشێکرد چەندین ئالاتی کەوتووە بۆیە هەر کەسێک نان و پیاز یا شەکری تاڵە خوات ئەوەی تر ناڵێم بۆ هێزی پێشمەرگەی کوردستان ناوی هێزچکۆ هێزی پێشمەرگەی کوردستان زۆر گەورەیە خاوەنی سەدان شەهیدا خاوەنی دایان قارەمانی لێ هاتووە 1970 بریندارمان داوە لەو جەبهانە کەسمان بە خۆشی نەچوونێتە جەبهە پێشمەرگە بە خۆشی نادۆتە جەبگە بە پێی پێویستی بۆ پاراستنی هەرێمی کوردستان چوونەتە جەبهەکەەوە دەستخۆش بێنە سەر باسی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر کە جەنابتان بەرپرسی میحوەری کەرکووک بوونە و تا ڕۆژی ڕووداوەکە لەو جێیەدا بوون حتمما زانیاریتان لایە دیارە زۆربەی لایەنەکانی ئۆتۆمەتبارەکەن بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان کە دەڵێن خیانەتی یەکێتی نیشتمانی کوردستان بووە بەڵام دەستگای ستاندەرد وەکو دەستگایکی بێلایەن وتاری هەبووە تۆژنەوەی هەبوو لەو بارەیە کە سەلمان دوێتی کە ئەمە بە بێلایەنن لەسەر ئەم بارودۆخە قسەی کردو ئاخۆ هۆکارەکان چی بوونە کە 16 ئۆکتۆبەر ڕوویدا جەنابتان وەکو یەکێتی نیشتمانی کوردستان بۆ تا ئێستا پەیامێکی فەرمیتان نەبووە کە ئەم شتانە ڕەت بکەنەوە کە گوایە ئێوە خیانەتتان نەکردووە خۆی لە ڕاستیە ئەبوو ئەو سەرکردایەتی پێشووی یەکێتی نیشتمانی کوردستان ئەو مەکتەبی سیاسی پێشووی یەکێتی نیشتمانی کوردستان بەیانیان هەبوایە چونکە ئەوانش لایەن ڕوون بوو کە هیچ کەسی خیانەتی نەکردووە هیچ کەسێک لەبەرەوە من لەم بارەوە زۆر قسەم کردو ناچمەوە وردکاریەکانی بەڵام ئەوەی کە بەعکسەوە کە چاوەڕێمان ناکرد هەندێک لەو هەواڵانەی سەرکردایەتی سیاسی پێشوو بەیانیان دژی خۆمان دەرکرد ئەمە لەبەر ئەوە نەبوو معلوماتیان هەبوو لەسەرەوەی خیانەت کراوە نەخێر ئەمە علاقەی بۆ تەکەتولاتە قولۆ بوو کە ئەو سەردەمە ناوی یەکێتی نیشتمانی کوردستانە هەبوو تەکەتولاتەکە وای کرد هەموو شتەکان پەردەپۆش بکرێت ئەجینە هەموو برادرانە پێکەوە لە کەرکووک بووین خۆ ئێمە مەسەرەن چی خیانەت لە کاکۆسەتەکە کاکۆسەت یەکێکە لە پیاوە گەورەکان یەکێکە لە هەرەتێک کۆشەرەکانی ئەم حیزبە ئێستاش و ڕەنگە ڕوحی تیاما بێ من ئامادە بم لەسەر قەبرەکەی خۆم بەکوش بدەم بەڵام ئەمە علاقەی بە تەکەتولاتەوە بوو ئەم مۆزوعانە بەو شێوەیە کەوتەوە علاقەی بە هینەوە نەبووە علاقەی بەوە نەبوو بە معلومات فڵان ئینی کردووە فڵان ئەوەی نەکردووە فڵانەوەی کردووە نەخێر من زۆر وردکاریم لەلایە بەڵێ ساعاتێک و 35 دقەشم لە کورسات هەیە لەسەر ئەم بارەوە قسەکردن لەگەر بەرنامەکەی فێنکە و ئێستا بۆ ئەم بەرنامەیەوە ناکرێت هەموو کاتەکە بۆ ئەوە بکەین ئەجینا ئەوەندەشتی بەڵگە هەیە کە ئەو هیچ هەواڵێکی ئێمە نەک خیانەتی نەکردووە بەڵکو و هەمیشە ئەیڵێنەوە ئێمە لە بەرامبەر هێزێکی نابەرامبەرە کەوتینە شەڕەوە و ناکرێ هێزەکەی خوتو هەتا ڕۆژی 26 نۆش ئێمە لەگەڵ عێراقیەکانە کۆگرێکی ڕۆژنامەوانیمانێ ئەلەساس بەیەکەوە حەویجە ڕزگار بکەین دوو هێزی دۆست لە دە ڕۆژا بیکەی بە دژمن ممکن نییە ئەمە بە پێی دەستورش ئێمە ناکرێ ئەو شەڕە بکەین بەڵام بارحاڵ ئەو ڕووداوانە باشتر برینەکان قەتماغەنە نێ بەڵام هۆکاری بەیان دەرنەکردنی بەیان نامەکە علاقەی بەو دوو ئارایینە و
مەکتەبی سیاسیەکی دەستخۆش وەستا ڕسوولبینە سەر باسی هەڵبژاردنەکانی داهاتووی عێراق یاخود هەر هەڵبژاردنێکە بکرێ ئاخۆ دیسانەوە یەکێتی لەگەڵ پارتی دموکراتی کوردستان هاوپەیمانی دەبەستێت کە زۆربەی یەکێتەکان دەڵێن ئەو هاوپەیمانانەی کە لە ڕابردووە بەستراوە زۆربەی بە زەرەر بۆ یەکێتی شکاوەتەوە یاخود ئێوە جەنابتان نیازتان هەیە لیستەی کوردستانی پێک بێن لە کەرکووک و ناوچە دابڕاوەکان یاخود هەر لەگەڵ پارتی دموکراتی کوردستانە هاونیشتیمانی و هاوپەیمانیەکەن لە ڕاستیە ئێمە لە ناوچە دابڕێنراوەکان چەند یەکگرتوو بین وەکو کورد هەر گروپێک بێ هەر لیستێک بێ هەر ناوێک بێ کە حەزیشم لێی نەبێ کە حەزیشی لێم نەبێ کە لە ڕابردووە زەرەریشی لێمدا بێ بەڵام بۆ قەزەی کوردی یەکگرتن زەرورە چکۆ بەڕاستی کورد من بۆ لەم دەستگای ئێوە شەڕایەگەێنم ئێستا کورد بەوەز بارودۆخێکی زۆر ناسکلات هێدا پەڕێ بە تایبەتی ناوچە دابڕێنراوەکان و لە هەرێمی کوردستانیشە ئەوەی لە ناوچە دابڕێنراوەکان تێئەپەڕێ بەسەر کووردا علاقەی بەو دابڕدابڕی کوردەوە هەیە کارێکی لەلایەکە هەرێکی بەلایەکە کەوتۆتەوە جا ئێمە ڕەنگە لە داهات لە ڕابردووە لە تەحالوفاتە لەگەڵ لایەنە کوردستانیەکان لە کەرکووک قازانجمان نەکردو مەسەلەگەر ئێمە خۆمان لە لیستی محافەزەی کەرکووک بۆ نمونە دەمانتوانی زۆرترین دەنگ بەدەستبێنین و لیستی یەکەمیش بین بەڵام هاتوونی لەگەڵ هەموو لایەنەکان شەریک بووینە وەکو یەکێتی زەرەرمان لەو ژەراکەتە کردووە ئەگەر نەدەبێ و توانتوانی محافزەکەش بکەین بە یەکێتی و ئەم بارودۆخی ئێسای کەرکووکش بگۆڕینەوە ئێمە نین محافزەکە ناکەین بە کورتیەوە ئەوە بربەستی ئەو تەحالوفاتەیە ئەو نەتیجە و چۆنەڵێ بەرهاویشتەی ئەو شراکەتەیەکە لە کەرکووک لەگە هەموو لایەنەکانە کردومە بەڵام دیسان لەسەر ئەوەشەوە من خۆم وەکو کەرکووچیەکش و وەکو ئەوی لە سەرکردایەتی ئەم حیزبەشم تێکۆشم لە پێناویەک ڕیزی ملێتەکەمە لە پێناوێک لیستیا لەگەر هەر لایەنێکا بێ لەگە هەر کەسێکا بێ دەست خۆش بێ باسی کەرکووکت کرد دیارە جەنابتان خۆتان بە کەرکووکی ئەزانن پێم خۆشەوە ڕوون بکەیتەوە گەر کەرکووکی ئێوە وەکویکی نیشتمانی کوردستان بەرنامەتان چیە بۆ کەرکووک ئاخۆ کەرکووک ئێستا هاوڵاتیانی دیارە ئێمەکو دەستگای ستاندەر قسەی هاوڵاتیان دەگوازینەوە بێلایەنانە هەمووان گلەی لە یەکەتی دەکەن و لە سەرجەم حیزبەکانی کوردستانەکەن ئێوە وەکو یەکێتی و جەنابە دۆک و ئەندامێکی سەرکردایەتی کەرکووکی چی پەیامێکتانەیە بۆ کەرکووکیەکان ئەرەوەڵام من کاکە نەک هەر کەرکووچیم لەدایک بووی شاری کەرکووک و شاری کەرکووک هەموو حیاتمە و من هیچ کاتێک بۆ خۆشیم مەسوولیاتم لە کەرکووک نەبووە کەی شەڕ بۆ من هاتوومەتەوە بۆ کەرکووک لە کاتی شەڕەکانە لێ بوومە جینا مەسوولیاتم لە شوێنی تر بوو حیزبەکەم وای پێ باش بووە لە هەر جێگایەکە کار بکەم بەرنامەی داهاتووشمان بۆ کەرکووک من شەڕی ئەوەکەم کە شاری کەرکووک ئارام بێتەوە لە ڕووی ئەمنیەوە من تێکۆشم لە پێناو ئەوەی کەرکووچیەکان هەمویان یەک ڕیز و تەبابن من تێکۆشم لە پێناو ئەوەی ئێمە چی بکەین دەستی ئاوەدانی ڕووبکاتە کەرکووک بەڕاستی کاول کراوە کەرکووک ئێستا لە ڕووی ئاوەدانیەوە خۆتان نەزانن گەڕەکەکان ناتوانین پیا بڕۆی بۆ نیزە بڵەت کوژێ کە سوکارمان هەموو هاواریانە من شایدیەکە دەم بۆ ڕووی ئەمنی هەتا ئێستا لەسەر قەزەی سیاسی خەڵکی کورد نەگیراوە ئەمە شتێکی باشە ئەمە شتێکی خراپ نییە واقعی بنیانی هێزانامنیەکان کە لە کەرکووکن من حەقم نییە کابرا لەسەر شتێکی مخالیفی خۆی دەیکا یا شتێکی خراپەکە ناوی خۆی دەنێ لەسەر قەزەی ئەوە سوپای عێراق گرتمی فڵان گرتمی فڵان نەخێر لەسەر قەزەی سیاسی خەڵک نەگیراوە تا ئێستا کارێکی باشە هەندێک کەس زۆر خۆشن لە بەغا خەریکی حەلاوە خواردنن لە کەرکووک پیان تاڵە بێنەوە ناو کەرکووک ئێکا کە گیان تۆ لە بەغدا مەعاش وەرەگری معاشەکەت زۆر باشە ئیتر بۆ تاریخ لەوانە دێکە لە ناو کەرکووکن ئێمە بێ هەمومان بیر لەوە بکەینەوە لەناو لەم جاری کە دێتە پێشەوە لەم هەڵبژاردنەیە کوردێک ڕیز بێ بتوانێت ئەو هەیمەنەی خۆی جارێکی تر بسەپێنێتەوە بتوانێت خەڵکی باش خەڵکی گەنج خەڵکی تااقەتدار خەڵکی بەهێز تەرشیحکا بۆ عزوێتی پەرلەمانی عێراقی و بۆ ئەوەی خەڵکی کەرکووک متمانە بە خەڵک ببەخشێ بەڕاستی مەسەرەندا ئەمە زۆر گرینگە حەزەکەم بزانن تۆ کاندیدێک دەنێریتە ناو خەڵکەوە لە گەڕەکە کوردیەکانە کاندیدەکە بەهێز نەبێ ئەو کورد زەرەری لێ ئەەکەوێ دەنگەکە ناهێنێ بۆیە لەگەڵ ئەوەم کە ئێمە بیر لەوە بکەینەوە کاندیدەکانمان بۆ بەغدا بە خەڵک ڕێی لەسەری بێ باش بێ بتوانێت شەڕی باش بکە و گەنجیش بێ من لەگەڵ گەنجام خاڵی دووهام لە کەرکووک ئێمە بە پێی بەرنمەیەکی داهاتوومان ئەبێ شەڕی ئاساییکردنەوەی وەزئی ئەمنی کەرکووک بکەین بەم چەند ڕێگایە ڕێگای یەکەمیان هەموو سوڵتەیەک بدرێتەوە دەست پۆلیس هەموو سوڵتەیەک لە ناو کەرکووک ئێمە ئەگە بێتە بیرتان پێش شەڕی داعش و ناو شەڕی داعش مقڕێکی هێزی پێشمەرگە ناو کەرکووک نەبووە
پۆلیس و ئاسایش حکومڕان بوون لە کەرکووک ئێمە نازانین چیە گوزەرێ ناو کەرکووکە وەکو پێشمەرگە ئێستش دەبێت ئێمە کار بۆ ئەو بکەین پێشمەرگە ناو کەرکووک پێویست ناکە ناو کەرکووک بێ بەڵام پێشمەرگە تێکەڵ بێ لەگەر لەڕێی ئەو تەنسیقاتەی کە هەیە ئەو غورفە عەمەلیاتیانەی دروست دەکرێ هێزی پێشمەرگەی کوردستان و سوپای عێراق لە یەک مەنزومەن بۆ ئەمنیەتی کەرکووک بەیەکەوە بن دیارە پرسیارێک لەسەر کەرکووک وەلامانەوە گرنگە کە ئێستا کەرکووکیان هەمویان گلەیان هەیە ئێوەش وەکو حیزبی یەکەم لەو شارەیە و سەرۆکۆماریش سەرنجام یەکێتیە ئاخۆ بۆچی ئەم خزمەتگوزاریانە هەمووی هەرێک دەکاتە سەر کەسێکی تر ئێوە کە ئەمڕۆ لە گرنگتان هەیە و سەرۆکۆمارێکێتی و حیزبی یەکەم لەو شارەیە خۆتان هیچ دەسەڵاتێکتان نییە باردۆخی کەرکووک ئاساییکەنەوە هیچ نەبێت لە ڕووی خزمەتگوزاریەوە وڵای من ڕووی دەممەکەمە سەرۆکۆمارێکە هەرچی قوتی هەبی خاتەگەڕەوە محافزە بۆگەنە لادا محافزەیەک لە کەرکووک سەپێنراوە هەموو دەزانن و ئەم حافزە گەندەڵە ئەگەر گەندەڵ نەبێ ئەم پارەیە پێشترش داهات پێشتر کەرکووک زۆر هیچ لاقم بەوە نیە تۆ نەزمەدین باشی کردو یا خراپی کردو ڕەنگە 1000 گلەیم لێ بێ بەڵام خۆ لەو سەردەمەیە شارەکە پاک بوو خۆ لەو سەردەمەیە شارەکە زبڵ و زبڵخانە نەیخواردبوو بۆیە ئەم جەنابی سەرکۆمارەی ئێمە کە لە بەغدایە حەق نییە دابنیشێ حەقا ئەگەر من سەرکۆمار بوایەت لە زیاتی ئەو بەهێزەکەی خۆم داهاتەمە و محافزەم لە کەرکووک لەعادا ئەو محافزەکە لە کەرکووکە ئەوە بەداخەوە بەڕێز دکتۆر کازمیش لەم مۆزوعیان مقەسرە گەیاندراوە پێی من ئەوی بزانم کاک ڕێبوار و پەرلەمانتارەکانی کەرکووک هەموو مەعاناتێکی خەڵکی کەرکووکیان گەیاندۆتە دەزەم سەرۆک وەزیرانەی عێراق بەڵام تا ئێستا شۆڤێنیە چییە عەرەببوون چییە یا نازانم باسێچێتەکەی کۆنە ئەم کابرایان فەرز کردەوە بەسەر کەرکووکە و ئەم کابرایەش دەتەسەورەکەم کلیکشی هەبێ لێرە و لەوێ لەگەڵ فلان و فلانە لە عیلاقات و شەراکەت کە نایەن لا بچێ ئەجیناوەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە سوورین لەسەر گۆڕانکاری ئیداری لە کەرکووکە دەست خۆش پرسێکی تر کە زۆر گرنگە بەلایەن هاوڵاتیانەوە کە ڕاستەکەی بزان ئەوی ژەوێ جەناب دۆک و فەرماندەیەکی سەربازی هەروەها وەزیری پێشمەرگەش لە پشکی یەکێتی نیشتیمانی کوردستانە لێرە لەوێ زۆر جار کە حکوومەتی تورکیا ئۆپراسیۆنەکانی دەکات بۆ دژی پارتیکرەکانی کوردستان دەڵێن گوایە چەند لایەنێکی تریش هاوکاریانن و دەڵێن گوایە کە هێزەکانی پێشمەرگەدا جولێنرێن بۆ ئەو ناوچانە وەزیری پێشمەرگە بە هیچ شێوەیەک ئاگای لێ نییە ئاخۆ جەناب چی لەو بارەیەوە دەڵێ لایەقام پرسیارە لە وەزیری پێشمەرگە خۆی بکەن چکە ئەو منتیقەیە زۆر دوورە لە ئێمەوە خۆتان نەزانن ئەو منتیقەی برا دۆستەوانە دوورە لە ئێمەوە ئێمە لێرە و نە ئاگامان لێچی هێزێکە جوولێ و نە کەسش بە ئێماڵێ بەڵام ڕاستیەکەیە با نەیشارینەوە پەکەکە هێزێکی ئەمری واقعە لە منتیقەکە هەیە چارەسەری بەوە ناکرێ تورک ئۆپراسیۆن بکاتە سەری یاخود هێزێکی کوردی یا فڵان پەکەکە ئەبێ بە پێی یاسایەکی نێودەوڵەتی دابنیشن حەلی سیاسی و حەلی ئاشتیانە لە تورکیا بێتە ئاراوە تاوەکو ئەو کیفاحی مسەلەحیە ئەو خەباتی چەکداریە نەمێنێ لە چیاکانی قەندیل و لە چیاکانی برادۆست ئەمە بەوە ناکرێ ئەمڕۆ هەمومان دەزانین هەمومان لەناو ئەم پرۆسانە بووینە جێشی عێراقی زۆر بەقۆد و کەریشێ کرد بۆ قەندیل لە ساڵی 1970 500 جوندی لە مامەندە لە بەفراڕق بۆ نەیتوانێ نەیانتوانی یەک دێ بگرن کە ناوی شوێنێ بوو کە هێزی پێشمەرگە کوردستان وەختە جەنابی مامجلال خۆی قیادەی شەڕەکەی کرد هێزەکەمان زۆر کەمیش بوو باشە ئێستا گەریلایەک کە ژن و پیاوەکانیان بوون بە ئاگر و لەو شاخەت تفەنجێکی گەوریان بەدەستەوە چەکێک و چەکی گەورەمە بەسم بڕواایەکی گەوریان پێیە شەڕ دەکەن خۆیان بە شەیدکردن دەدەن چۆن پێ دوایە بە ئۆپراسیۆنی ئەسکەری دەتوانرێ هەموو شاخە کۆنتترۆل بکەن ناکرێ بۆیە ئەمەی کە هەر لایەنێک شاوکاری ئەو سوپایی تورک بێ بە تورک خۆشیانەوە دەبێت لەمە تێوگەن حەلی قەزەی سیاسی کورد لە تورکیا لە ڕێگای پەکەکەەوە ئەکرێ بە غێری پەکەکە ناکرێ هەر کەسێککە بڵێ منەیەکەم و لە ئەوەش دەبێت بە ئینتفاقێکی نێودەوڵەتی دابنیشن باشە یعنی تورک نازانم کەی لەمە تێگا کەسی چووکە عەبدوڵڵاوەجەران بۆ تا ئێستا سژنە هۆکاری چییە بۆ نایهێنن داینێن لە شوێنێ لە ئیقامەی جەبری داینێن کاکە بیرک لەوەکەنەوە ئاشتەوایەکی گەورە لە تورکیا ڕابگەێنن خۆکاکە ئێمە لە تورکیا کورد کەم نییە نازانم عەدەدێکی زۆرە 20 میلیۆنە 30 میلیۆنە کورد لە تورکیا هەیە خۆ 20 میلیۆن ئینسان پێ ناکوژرێ کاکە پەکەکەش بۆتە بەدەست تۆ نییە بۆتە ڕەمزی مقاومەتی ئەو 20 میلیۆن کەسە لە تورکیا و پێویستە چارەسەرێکی ئاشتیانە هەبێتن دەست خۆش بێ دیارە پرسێکی گرنگتر هەیە کە ئەویش ئەوەیە دەزانین چەند وەزیرێک لە پشکی یەکێتی لە حکوومەتی هەرێمی کوردستان هەروەها جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم لە پشکی یەکێتیە هۆکار چییە هاوڵاتیان هەست بەوە دەکەن کە خزمەتگوزارەکان لەم زۆنەی ژێر دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەو شێوەیە نییە
و خەڵگلەیەکی زۆری هەیە خاڵی لاوازی یەکێتی چییە لەم دەسەڵاتی حکوومەتی هەرێمە؟ ڕاستیەکەی دەسەڵات هەموو لە لای سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە و ئەوانش بیانووی ئەویان هەیە کە ئێستا عێراق بودجە نانێرێ بیانوەکەیان وایە کە مەسلەی بودجە بۆتە چۆنەڵێ وەک ئاشی دەروێش جارجا شتێکمان بۆ دێ بەڵام ئەو برادرانیە بە تیمەکەی ئێمە لە حکوومەت زۆر جامڕوونکردنەوە لە ناو کۆمیتەی سەرکردایەتی داوە ئیمکانیەتی پارە یا دەسەڵات هەندێک دەسەڵات هەیە لای ئەمان نییە بۆیە ڕەنگە نەک هەر ڕەنگە یانی بە چاو ئەیبینی جادۆبانەکانمان خراپە خزمەتگوزاری خراپە بۆ سلێمانی وەک پێویست خزمەت نەکراوە شارەکانی تر گەلێک شتیکە هەیە من لە ڕانیە بووم گەورەترین مشکلەی من دووسایدێکی ناو ڕانیە بوو هەتا ئیسەستاوە نەکراوە کات پێش منیش چەند ساڵێک بوو خەریکی بوون هەمووشی کیلۆمەتر و نیوەکە تەواو نەکراوە بەداخەوە ئەم حکوومەتە من بۆم لە جیاتی کاقوبات زیاتر لەو حکوومەتە نامێنم بەلایەکی ئەخەم یا ئەوەتە خزمەت گوزاریەکە و دەسەڵاتەکە یا ئەوەتانی ئەم مینە هەر چەنە کاقوباتیش چەند جارێک ئەم قسەی دووپات کردوتەوە دەڵێ من حیزبەکەم هەرچیم پێ بڵێ واکەم بەڵام هەڵبەتە لێکدانەوەی تر هەیە خراپتر و خراپتری شەیە بۆ میلەتەکەمان لێکدابڕانی میلەتی کورد خراپە بەڵام ئەم قسەی ڕاستە ئەم زۆنە بێ بەشە لە خزمەت گوزاری دەست خۆش بێدارم کۆتا پرسیار پێم خۆشەوە دەست پێ بکەم جەناب دۆکو فەرماندەیەکی سەربازی وەکو ڕایۆشکاری سەرۆکایەتێکی نیشتمانی کوردستان لە بواری سەربازیە چی پەیامێکە دەیە یاخود زانیاریەکی تازە هەبێ لە بواری سەربازیەوە بۆ ناوچە دابڕێوەنەکان و بە تایبەتی بۆ شاری کەرکووک چی پەیامێکە دەیە ئاخۆی سەکرکووک بارودۆخی لە ئەمنیەتێکی باشدایە یاخود هاوڵاتیانی بۆ لە قەلەق دانێستا چی پەیامێکە دێ لە کۆتایی بگەینی؟ وەڵام من بە هاوڵاتیانی شاری کەرکووک ئەڵێم بە تایبەتی ئەوەندەی ئێمە دەسەڵاتمان بەسەریا بێ ئێمە شارەزای شەڕی داعشین ئێساوی مەترسی بێ داعشە لەسەر کەرکووک شتیکە نییە ئێمە شارەزای شەڕی داعش بووینەوە ئەزانین و هێزی پێشمەرگەی کوردستانی ئێمە زانێ چۆن شەڕی داعش بکە لە هەر ئەگەرێک لێ قەومانێکە هێزی پێشمەرگەی کوردستان نزیکە بۆ داخل بوون لە کەرکووکەوە و لە ڕاستیشە داعش هەیە با کەسیرینەکە لە منتیقەی دووبز و لە منتیقەی خوارەوە پەیامی ئێمە ئەوەیە کە لە زووترین کاتا بتوانین ئەو غورفە عەمەلیاتانەی لەگەڵ حکوومەتی عێراق ڕێککەوتوین لەسەری پێچیان بێنین و هێزی پێشمەرگەی کوردستان و سوپای عێراق لە کەرکووک بێکەوە بتوانن ئۆپراسیۆن دژی داعش بکەن. یعنی ئێستا پێ دوای بێ کەرکووکەکان بێخەم بنوون ئەگەری ئەوە هەیە هێزی پێشمەرگە بگەڕێتەوە ناوچانە بە تاکید ئەگەر داعش بێتە هەر جێگایەک ئێمە تەداخولەکەی. دەست خۆش بێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز وەستا ڕەسوول ئەندامی سەرکردایەتێکی نیشتمانی کوردستان بە ڕێزان و بینەران لێرەدا بەم شێوە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی بەرنامی چاویستان دەر تا ئەڵقەیەکی تر شاد و سەرفراز بن.